ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە لە بەردەم دەرفەتێکی زێڕین. ئایا لەو دەرفەتەکەمەی ماوە چانسی دروستکردنی بەرەیەکی سیاسی بۆ گۆڕانکاری هەیە؟ دوجار ئەمڕۆ بۆ پێنجەمین جار سەرۆکی هەرێم مەرسوومی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەرکرد. هەڵبژاردنەکە بە جیاواز دادەنرێت چونکە ڕاستەوخۆ بەغدا بەبێ دەستوەردانی دامەزراوەکانی هەرێم هەڵبژاردنەکە بەڕێوە دەبات. بەڵام دەرفەتەکان بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری گەورە دروست بکات هێشتا بەرچاو نین. ئەویش وەک لە دوایین راپۆرتیدا پەیمانگای واشنتۆن ڕاگەیاند بەهۆی پەرتەوازەیی و نەبوونی هاوپەیمانی و یەک ستراتیژی وای کردووە دەرفەتی ئۆپۆزیسیۆن بۆ سەرکەوتن زۆر کەم بێت. سەرەڕای ئەوەی زیاتر لە 63% هاوڵاتیان هیچ متمانەیەکیان بەدەسەڵات نەماوە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بەرواری 27 ئەم مانگەی وەک دواوا دەدانەوە بۆ تۆمارکردنی هاوپەیمانێتی بۆ هەڵبژاردن. چاودێرانیش پێیان وایە ئەگەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خەمی کوردستانیان بێت پێویستە دەست لە بەرژەوەندی حیزبی خۆیان هەڵگرن بۆ ئەوەی بتوانن هاوپەیمانێتیەکی بەهێز بەرامبەر دەسەڵات دروست بکەن. بە پێچەوانەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەلاوازی و بێڕوویایی دەستنەنا ئەو یاریە و شانسی سەرکەوتنیان نییە. پێشتر مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر ڕایگەیاندبوو ئەگەر ئۆپۆزیسیۆن بەلەخۆ بوردەییانە و دووربینانە بیر نەکەنەوە و یەک نەگرن ئەو دەرفەتە زێڕینەی لەو هەڵبژاردنە دروست بووە لە کیس دەچێت و جارێکی تر یاریەکە بە قازانجی لایەنەکانی دەسەڵات تەواو دەبێت و تەمەنیان درێژتر دەبێتەوە.